پارێزگاری لێکردن و پاراستن سروشتێکی دانەبراوی دەربڕینی خۆشەویستیە لە هەموو حاڵەتە جیاوازەکانەوە ڕەگەزێکی تند و تۆڵ و دانەبراوە لە خۆشەویستی دەربڕین و گرنگی پێدان بە هەر بابەتێک. ئەم شەو لە چیرۆکە هەواڵدا دەبینن کە چۆن پارێزگاریکردن ڕێگی خۆی لەناو هەموو شتەکاندا دەبینێتەوە. سڵاوتان لەبێت و شەوتان باش، بەخێر بن بۆ چیرۆکە هەواڵ دۆنە بەکرتان لەگەڵە. ئەم شەو لە چیرۆکە هەواڵ لەسەر سێ بابەت و سێ ژانری جیاواز قسە دەکەین کە هەر بابەتەکان هەر دانێک لە بابەتەکان پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە بابەتی پارێزگاری لێکردن. بابەتی یەکەمان لەسەر بابەتی چاپخانەکان دەبێت بە دیاریکراویش لەسەر بنکەی ژین وەکو ناوەندێک بۆ پاراستنی بەشێک لە ئەرشیف و لەو شتانی کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە سلێمانی هەیە، بەتایبەتیش بە بابەتی چاپخانەکانەوە. و جیاواز لەوەش گرنگیدان بە درەختەکان و هەوڵدان بۆ پاراستنیان بەو ڕێگایی کە ڕێگری دەکرێت لەوەی کە بە شێوازێکی هەڕەمەکی هەڵبەپاتشێنەوە. بابەتێکی دیکەی ئەم شەوی چیرۆکە هەواڵ دەبێت و چیرۆکی دارتاشێک کە پارێزگاری لە یەکێک لە شێوازە کوردەواریەکان دەکات یاخود یەکێک لە بەکارهێنانەکان کە لە کۆندا بەکار هاتووە کە ژلانکە و بێشکەیە کە لە ناوچەی سلێمانی زیاتر پێدەوتێت. ئەوەش چیرۆکێک دەبێت کە ئەم شەو لە چیرۆکە هەواڵ دەمان بێت. بۆ بابەتی بنکەی ژین خۆمان دەزانین کە بنکەی بەڵگاندن لێکۆڵینەوەی ژین یاخودەوەی کە خۆمان پێ دەڵێن بنکەی ژینێکێکە لە بنکە گرنگە و بە بەهاکانی سلێمانی کە گرنگیە داد بە پاراستن و کۆکردنەوەی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان و ئەو دەستگا کۆنانەی کە لە سەردەمە جیاوازەکانە بەکار هاتوون بە هاو قەدری ئەم بەجێماوانە بە پارە ناخەمڵێنرێت. بنکەی ئەرشیف و مێژوویەکی مەزنی وای تایە کە پارێزراوە و زۆرێک لە خێزان و کەسایەتیەکانی ناوشاری سلێمانی یادەوەری و بابەتە مێژوویەکانیان پێشکەش بە بنکەکەکەن. خەڵکانێکی زۆریش ئەیانەوێت هاوکار بن و یارمەتیدەر بن لەمانەوە بەرەو پێشچوونی بنکەکەدا. هاوکارانمان بابەتێکیان لەسەر بنکەی ژین بۆ ئامادەکردین بینەری دەبین. بنکەی بەڵگاندن و لێکۆڵینەوەی ژین کە زیاتر بە بنکەی ژین ناسراوە دەستگایەکی کولتوری نەحکومیە بە هەوڵ و کۆشی کۆمەڵێ خەمخۆر و دڵسۆز لە کۆتاییەکانی مانگی هەشتی ساڵی 2004 دەستی بەکار و چالەکیەکانی خۆی کرد. توانیمانە کتێبخانەیەکی زۆر گەورەی تایبەتمەند بە دیراساتی کوردی، ئێرانی، عوسمانی و تورکی و ئیسلامی و عەرەبی کتێبخانێکی وا دامەزرێنین کە هەتا ئێستا توانم بڵێم ژمارەی ناونیشانی کتێبەکانی پتر لە 70 بۆ 80,000 ناونیشان ئەبێ بە زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی و تورکی و هەروەها زمانە لاتینیەکانی ئەوروپا. چاپخانە ڕوویەکی هەرە شارستانی هەر کۆمەڵێکی دنیاە. ئێمەش بەو مەرامە پاشماوەی ئەم مەکینانەی چاپی شارەکەمان کە دەستمان پێ ڕاگەیشتۆ کۆ کردوێتەوە. دووەمین چاپخانە ئەم چاپخانەیە کە پیرمێ ساڵی 1938 کڕی بێتی و هێنایەتی بۆ سلێمانی. ئەم چاپخانەیە مۆدیلەکەی ئەڵمانیە. پێشتر پیرەمێرد ڕۆژنامەی ژیانی کە لە بەلەدیە سلێمانی وەرگرت بوو چاپخانەی بەلەدیەشی ئیجارە کردبوو، واتە و چاپخانەی مێزەرسۆن هێناوی. بەڵام دوایی لە ساڵی 37 بەهانەیان پێگرت مەشینەکەیان لێسە لەبەرەوە پیرەمێرد ناچار بوو چووە بەغا خانووەکەی خۆی خستە ڕاهنەوە بۆ پارێز و ئەم چاپخانەی لە بەغا کڕی. تەمانەوە کاتە دومین چاپخانەی سلێمانی کە چاپخانەیەکی میکانیشیە دیارە لێرە پرێتێشیەیە کە وەرەقە و حرفەکانی لەسەر ڕیزەکرێ و حرفەکانیش دیارە قوڕخۆش بن. ئەمەش ڕۆڵەیە کە حبری بەسەرادا بەشەکە. دیارە ئەمە کارێکی بەڕاستی بۆ زەمانە زۆر قورس بووە. ئەمە دووەم چاپخانە. سێم چاپخانە ژەمانە سێ مەکینەی سێم چاپخانەی سلێمانین کە چاپخانەی قەفتانە ساڵی 1950 دامەزراوە. ئەم چاپخانەیەش خزمەتێکی زۆری کردووە لە چاپکردنی گۆڤار و ڕۆژنامە و
کتێبی کوردیە و بەڕاستی خزمەتێکی زۆری کردووە. باڵبەرزان دیارە دەزانین وەکو لە پێشەکێکە شاوتم کە هەندێک شت هەیە و هەندێک بەتایبەتی ئەو ئاسەوار و کەرەستانی کە بوون بە بەشێک لە مێژوو لە شوناسی ئێمە گرنگی و تایبەتیەکەیان و بەهاکەیان بە پارە ناخەمدەرێ و زۆر زۆر گرنگن بۆی کە قسەی زیاترمان لەسەر گرنگی و بەهای هەم بنکە کە هەموو شتوانی کە لەوێدا پارێزراون قسەی زیاتری لەسەر بکەین. عەبدولخالید سابر مامۆستای بەشی مێژوو لە زانکۆی سلێمانی بەخۆشحاڵی لە ئستۆدیۆ میوانمان مامۆستا زۆر زۆر بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونە. ئەگەر ئێوە ینی بە زمانێکی تر و لە ڕوانگە مێژوویەکەوە باسی بنکەی ژین بکەن ئەم بنکەیە لە کاتی خۆیدا و چاپخانەکە لە کاتی خۆیدا چۆن بۆ ڕۆڵی چی بۆ گرنگەکەی لە چیا بوو؟ بەڵێ خۆی وەڵۆ من هیچ پەیوەندیم نەبووە بە بنکەی ژینەوە ئەچی سەرەتا لە 2000 تقریبا 6 داوایان کرد کە چەند کەسانم بچین دەوێ وەکو خۆبەخش بە حکومەوانی کە لە ئەرشیفا ئیشیان کردو من لە هەشتاکان و خەریکیەوەم وەکو تاکە کەس شتەکە دوایی بە شێوەیەکی تر گۆڕا من نەچمەتە ناو بنکەیەوە بەڵام وەکو بیستومە کە ئەمانە ینی هەندێک ئەوشتانەیە کە دەستیان نەکەوێت بە هەر شێوازێک بێ ئەوانە سکانیەکەن بە سکانەرێک کە بۆیان کردراوە و لای خوان خەزنی دەکەن. باش ئەمە ئێستا ئەی لە ڕابردووە ینی چاپخانەی پیرەمێرد ئەگەر تۆ مەبەست لە پیرەمێرد بێ خۆی پیرەمێرد کە ڕۆژنامەی ژین دەرکردووە لە ساڵی 1934دا ئەوە خۆی ئەو ڕۆژنامەیە خۆی دەبووە خاوەنێک امتیازەکەی کڕیەوە چکە پێشتر حسێن نازمبەگ بوو تا چکە 1932 و کۆچی دوایی کرد پیرەمێرد لەو کاتانە و لە مانگی ئاوە ئەترێک ڕۆژنامەی ژین دەرکرد لە چواردەی ئاوە و بەردەوام تا ساڵی 1939 لە 1939دا تەمە ڕۆژنامەکە ناوی ژیان بوو تا 1939 کردی بە ڕۆژنامەی ژین. چاپخانەکە هی بەلەدێ یعنی ئەو کاتێ ڕۆژنامەی ژیان کە دەرەچوو حسێن نازمبەگ و دوایش کە پیرەمێرد چەند ساڵێک دەرێک تا 1934 تا 1939 ڕۆژنامەکە ئین چاپخانەکە چاپخانەی بەلەدەیە. ئەو چاپخانەی بەلەدێ پێم وابێ ئەو چاپخانەیە کە کاتی خۆی مێجەرسۆن ساڵی 1920 تێنای ڕۆژنامەی پێشکەوتنی پێ دەرکرد و ئەو چاپخانەیە تەمەن هین بوو هی بەریتانیەکان بهێنان ئێستا مامۆستاجیازەکانیان هەمووی ئەو ئامێرانی کە بەکار هاتوون ئێستا بە وەجباتی جیاواز پارێزراون و بە ساڵ و مێژوەکانی شیانتیاتەوە ماتراوە مێ باسی گرنگی ئەوانە بکەین ئەوە لە چاوی ئێوەماناندا مانەوەی ئەم ئامێرانە چ گرنگیەکی هەیە؟ خۆی لە هەموو وڵاتان جیهاندا بە وڵاتانی پێشکەوتوش و وڵاتانی تازە پێگەشتوو ئەمانە کە هەر شتێکیان دەبێت شتێکی کۆن بێ ئەرشیفی بێت لە کاغەز بێت بواری چاپخانە بێ هەر شتێکی تر بێ ئەی پارێزن چونکە ئەم پاراستنە بەشێکە لەوەی کە کلتوری ئەونەتەوە هەیە و پاراستنیان گرنگی خۆی هەیە بەڵام نابێ ئەومان لەبێر بچێ کە ئەگەر بێت و سری وڵاتانی ترکەین بە وڵاتە پێشکەوتەکانیشەوە ئەو ئەرشیفانە و ئەو ئامرازانە و ئامێرەکانیش هەمووی سەر بە دەوڵەتە ئەبێت دەوڵەت هەستێ بەوە هی ئاهلی نابێت چونکە دەوڵەت بەرپرسیارە لەوە وەزارەتی هەیە چۆن لە وەزارەتی ڕۆشنبیری هەیە لە کۆنیشە هە لە وڵاتانی تیش لەسەر ڕۆشنبیریە ئەو وەزارەتانە تایبەتیان بە شازێکی باشتر وایە دەوڵەتی خراپەکەی لە چیە خراپی مەسەلە خراپینی لەرا دەوڵەت دەبێ هەستێ بەوە ئەو وەزارەتەی کە سەر بەوەی وەزارەتی ڕۆشنبیریە لار وڵاتی مەسەل ناوێکی جیاوازی هەیە کەواتە لێرەدا دەوڵەت ئەبێتە هۆی ئەوەی کە لە ئەستۆ دەگرێت ئەو ئامەڕازانە و ئەو کاغەزان و ئەرشیفانی کە بە بەشەی بەڵگەنامەیە وێنەی هەر شتێکی ترە حکومەت ئەبێ ئەوە بپارێزێت لە وڵاتانی پێشکەوتوش وایە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەکادیمیای کوردیمان هەیە ئەکادیمیای کوردی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە چەند لیژنەیەکی تێدایە کە خۆشم لە لیژنەی بەڵگەنا کۆکردنەوەی هەموو ئەو ئەرشیفانە بوون کە
ئەو نووسراوانە مکرسە کورد نووسرا و چۆن ئەوکەن مامۆسا وتە خۆت ئەندامی و لیژ نەبووین ئەو کۆکردنەوەانە پرۆسی کۆکردنەوەانە چۆنە و ئەو دەستکەوتانی کە ئێمە لەم پرۆسی گەڕانەیە هەمان بۆ چییە وەکو کوردۆک و سلێمانی ئەبێ هەموو شتەکان فەرمی بێت ئەهلی فەرمی نییە بەڵام سەر بە دەوڵەت بێ فەرمی لەکوێ و ئەهلی لەکوێ جیاوازیان هەیە ئەو ئەکادیمیە لیژنێتیە لیژنەیەکی تا مەسەرن بەڵگەنامەکان کۆکات و لیژنیە ئەوانەی کە لەسەر کورد نووسراون بە زمانە جیاجیەکان لە هەموو جیهاندا عەرەبیە، تورکیە، فارسیە، ئەڵمانیە، رووسیە و فەڕەنسیوی تا ئەوانی تر ئەوانە دەبێت حکومەتی هەرێم کە ئەوان لەسەری نووسراوە لەسەر کورد هەمووی لە نووسینگی خۆی بێنێتەوە ئەکادیمیاخۆ قەرارێکش وامان نەقەرارەکە لەوێ لیژنەیەکی تر هەوێ لێ کۆڵێتەوە لیژنەیە لە من جوگرافیا کەوتو لیژنەیەکی تایبەتە بە ئەدەب لیژنەی تایبەتە بە مێژوو لیژنەی تایبەتە بە زمان ئەو لیژنانە لەسەر ئەو ئەرشیفانە ئەکۆڵنەوە ئەو ئەرشیفانەش دوایی چاپەکرێن بێجگەلەوەی کە ئەخرێنە بازارەوە پێش بخرێنە بازارەوە ئەبێ لە قۆناغەکانی خوێندنە ئەوانە بخوێنرێت گرنگەکەی لەوایە ئەوە چکە فەرمی جیاوازە لە ئەهلی زۆر باشە مامۆستا هیبە هیواین کە ئەم ئەرشیفانەوەکەی کە ئێوە باسیەکەن گرنگی زیاتری پێ بدرێ و بە وردی کار لەسەرەوە کرێ کە نەفەوتێنرێت سپاسی ئامادەبوون تەکەم مامۆستا عەبدولخالید سابر مامۆستای بەشی مێژوو لە زانکۆی سلێمانی گەلێک سپاس بۆ ئامادەبوونت ئەمە کە ئێستا باسمان کرد جۆرێک بوو لە پاراستن لە بیدایەتی بەرنامەکە شاوتم کە ئەمە شێوازێکە لە شێوازەکانی پارێزگاری لێکردن بابەتێکی دیکە هەیە کە ڕەنگە بەقەدەر ئەوەی کە گرنگ بێت زۆرمان گرنگی بەوایین و باسەوە دەکەین کە ڕێژەی سەوزایی پێویستی بە زیادکردنە هێندەی ئەوەی کە سەوزایی زیاد بکرێەوەش گرنگە کە پارێزگاری لێ بکرێت و بمێنێتەوە وەکێک لە بڕیارەکانی شارەوانی سلێمانی بەم دوایانە ئەوە بوو کە هەڵپاچینی هەڕەمەکی لەلایەن هاوڵاتیانە بە شێوازێکی تەواوەتی قەدەغە بکرێ بەو پێی کە ئەوان باز لەوە دەکەن کە ئەو هەڵپاچینە دەبێتە هۆی ئەوەی کە هەندێک جار تا ڕادەی وشکردن ئەو درەختانە وشک ببن لەسەرم بابەتە راپۆرتێک دەبینین و دێنە وڵاتان بۆی کە گفتوگۆیەکی زانستیانە و شێواز زانستیەکان بۆ ئێوە بخەینە ڕووکە ئەم هەڵپاچینە بێت چۆن بێکەی و چۆن بکرێت بفەرمون بە راپۆرتەکە ببینێت ژیان لە بەشێک لە دارەکان دەسێنێتەوە تا ژیانێکی باشتریان پێ ببەخشێت هەڵپاچینی درەختەکان کاری چەند ساڵەیەتی ڕۆژانە بۆ 3 مەبەست دارەکان هەڵدەپاچێت بۆ جوانکاری ناچاری پەروەردەیی گەهرێکیان کاتێکی جیاواز و شێوازێکی جیای هەیە بەداخەوە تەوراسە یا تەورە ئەمانە هیچ ئالەتێکی هەڵپاچینی دار نین لەبەرەوە وا لە دارەکە ئەکات تڵیشان ڕوئایات بنینارکردن ڕوئایات کە ئەمە یەکەم ناشرینەگەیە بە دارەکە دووەمیش دەبێتە هۆکاری گواستنەوەی نەخۆشی بۆ دارەکە کە بە هیچ شێوە ڕێگە پێدراو نییە نە تەوراس نا تەور بەکاردێن ئەمە قەسانە بەکارین پاشتیش وایە کاتێک مەواد ئامێرێکی هەڵپاچین بەکاردێنین پێویستە تەعقیم بکرێت بۆیە ئەگەر هاتوو لە دارێک و نەخۆشی و نەگوێزێتەوە بۆ دارێک تریش بەم شێوازەیە هەڵپاچینێکی پەروەردەی بۆ ئەم دارە ئەکەین یەکەمجار لە لقە بچووکەکانەوە دەست پێەکەین واتە ئەو لقانەی کە پێویستمان نین لەگەڵ سەرهەڵدانی پاییز بە مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی گەڵاوەریوەکان زۆربەی درەختەکان هەڵدەپاچرێن کە زۆربیان بە شێوەیەکی نازانستیانە دەبنە هۆی لە ناوچوونی درەختەکان لە سێ ڕۆژی ڕابردووان نووسراوێکمان کردووە بە سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە نووسراو بکەن بۆ سەرجەم فەرمانگە و خوێندنگا و نەخۆشخانە و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کە پێویستە ئاگاداری ئەو دیاریدێ ببن و بیوەستێنن بەو شێوەیە هەڵپاچینی نەمام نەکەن و دەژێر ڕێنمایی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی و لایەنی کەسانی پسپۆڕە بتوانە هەڵپاچینانە دەست پێ بکرێت بە هەر شێوەیەک بێت کە ئەو درەختە پێویستی بێ بە پێی بڕیارێکی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هەڵپاچینی درەختەکان بە هەموو شێوەیەک قەدەغەیە بێجگە لە چەند حاڵەتێکی تایبەتی وەکو بوونی کێبڵ و وایر لە ژێر درەختەکاندا هەر کەسێک یان فەرمانگەیەکیش بۆ کاری هەڵپاچینی درەختەکان پێویستە لەگەڵ بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ڕاوێژ و هەماهەنگی بکات بە پێچەوانەوە ڕوبەڕووی سزای یاسایی دەبێتەوە میان بارزان کوردستان 24 سلێمانی بەڵەبەرزان راپۆرتەکەمان بینی کە تایبەت بوو بە ئەوەی کە شێوازێکی چۆن باش بێت بۆ پاراستنی ئەو درەختانە کە ڕەنگە هەندێک جار هاوڵاتی هەر ئەوەی چەند گەڵایەکی بینی لە درەختەکەی کەوتە خوارەوە ڕاستە خۆ دەست بکات بە هەڵپاچینی درەختەکان کە ئەو کۆی کە لە بڕیارەکەی شارەوانی داهاتووە
دەوترێت کە ئەم ڕێگایەکی زانستی نیە و درەختەکان دەفەوتێنێ. سازان فەتحی شەریف کە بەڕێزیان ماستەریان هەیە لە کشت و کاڵە و چالاکوانێکی ژینگەل لە ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە میوانمانە و دەرفەتیەوەمان دەداتێ کە لی پرسین شێوازە زانستیەکە چۆنە. سازان خەن زۆر بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونە. پێشەم شتێگەمێت بڕیارەکەی شارەوانی یعنی لە زاری ئێوە کوژینگە دۆستێک هەمووکوی کە اختصاسێکی دیاریکراوتان هەیە لە بوارەکە ئەو بڕیارە تا چەند لە جێ خۆیەتی و پێتان چۆنە؟ طبعا دەستخۆشی لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانیەکەین بۆ ئەم بڕیارە لە بڕیارێکی ڕاست و دروست بوو. لەبەری چەند ساڵی ئەخیر ئەبینین مەسەلەن شێوازی دارەکان بە شێوەیەکی ناڕێک و نادروست و نازانستی هەڵپاچینی بۆ ئەکرێت لەلایەن کەسانی چی نەشارەزا، یعنی هیچ شارەزایەکیان نیە لە هاتووی یانێ لەسەر هەڵپاچێ هەرەوەی سیرەکەی ئەبینی درەختەکان هەڵپاچینێکی ناڕێک و سەقەت بۆ کراوە خۆی هەڵپاچین بۆ ئەو مەبەستە ئەکرێ هاندانی گەشەکردنی درەختەکان بێ، بەڵام سیرەکەی کاریگەریەکەی بە پێچەوانەوە ئەبێ هەڵپاچین لە ناڕێکە نازانستیەکە بۆتە ئەوەی لە ناوبردننی درەختەکان باشە وت ناڕێک و ناشرین و نازانستی ینی خەڵک چۆن بزانێت شێوازە ڕاستەکە چۆنە؟ بەڵێ خۆی بێ بزانی جارێ هەڵپاچین چییە؟ یعنی بۆچی هەڵپاچین لابردنی هەندێک لە قوپۆپە ئەو لقانی کە لاوازن ئەو لقانی کە نەخۆشن ئەو لقانی کە زۆر گەورن بۆتە هۆی ڕێگرتنی ڕووناکی لە بەشەکانی کەی درەختەکەەوە یا ئەوسەیەکی مێرو حەشەراتی پێوەیە ئەتوانی لێ بکەیتەوە، بەڵام هەموو کاتێک ناکرێت بەس لەو حاڵەتانەیە ئەکرێ. کەی کاتە گونجاوەکەی کەی کاتە گونجاوەکە طبعاً ئەوستێتە سەر جۆری درەختەکە تەمامە درەختمان هەیە بۆ جوانکاری درەختمان هەیە بەردارەوەی کە بۆ بەرە ئەوەی بۆ جوانکاریەکەیە لە کۆتایی پاییز ئەکرێت بۆ کۆتایی زستان یا پێوترێ زانستیانە پێوترێ قۆناغی مدبوون تەوڕی سکوونی پێ ئەوترێ بە ئینگلیزی ڕێسپیرەدی پێ ئەڵێ ماوەیە درەختەکە تەواو متە یعنی چالاکیەکانی ئەکا بەس چالاکیێکی ئاکتیڤ نیە باشترین کات لەو کاتێ بۆ ئەو درەختانەی کە زۆر باسی ڕەنگی گەڵاکرێ ڕەنگی گەڵات چ پەیوەندێکی بە خۆی ڕەنگی گەڵا نیشانەی پاییزە یعنی هەموو کات ئەوەیە دوای فترێکی تر بڵێ درەختەکە پێویستی بە پشووەکەن بۆیە ناوەکەی خۆی بەخۆیەتی مەسەلەن تەوڕی سکوونی پێوترێ یا ڕێسپیرۆدی پێوە پێویستی بە پشووە ئەو گەڵا هەڵەوەرێنێ لەبەری بچێتە ناو تەوڕی سکوونەوە بەنسبەت درەختە بەردارەکان کاتی خۆی هەیە ئەوش ئەبێتە دوو جۆر مەسەلەن درەختمان هەیە ئەو میوانەی کە ناوکەکانی ڕقە وەکو قەیسی وەکو قۆخ وەکو ئەو مەجموعەیە ئەمە هەڵپاچینی بۆ ئەکرێت لە هاوینە بە پێچەوانەوە ئەو درەختە بەردارانی کە وەکو سێ و ئەو هەرمێ و مەجموعانەی کە هەڵپاچینی بۆ ئەکرێت لە زستانە بۆی دەکرێت بۆیە ئەبێت هەر کەسێک هەر بەڕێزێک هەڵەسێ بە هەڵپاچینی هەر درەختێک پێش هەموو شتێ بێ دەستنیشانی بکە ئەو درەختە چ درەختێکە درەختی جوانکاریە یاخود درەختی بەردارە و بۆچی شەکرێ مەرجینی هەموو ساڵێک تۆ هەڵپاچین بکەی بۆ باشە سازان خانە ئەنیسا کە تۆ ئەم قسانت کرد من پرسیارێک لەلام دروست بوو کە زۆر جار بۆ دیزاینکردن بۆ پێدانی شێوە هەندێک لە پەلوپۆ لە گەڵاکانی درەختێک یان نەمامێک ئەبڕێت مێوزانم چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەو درەختە لە ناو بچێت ئەگەر بە شێوەیەکی زانستی بێت طبعاً لە ناو ناچێت خۆی کردارە زانستیەکەی چێت تۆ مەسەن ئەگەر بە ناڕێکی بکەی سەرچاوی خۆراک بۆ درەخت لەکوێوەیەت بەشێکی لە ڕێگای گەڵاوێت بە کردداری ڕۆشنە پێکاتە شەکر دروستەکە ئەو شکرە ڕۆکەکە لە هەندێک کار و چالاکی ناوخۆیان بەکارێنی هەندێک توخمە خۆراکیش لە ڕاکەوە بۆی بێ تۆ ئەگەر گەڵاکان بە شێوەیەکی ناڕێک یعنی مەوەک لە راپۆرتەکە بینیمان هەندێک لقی پێوێش ئاژماری ئەم گەڵاو لقانە بشی ئەوە کە ڕۆشنە پێکاتی پێویست دەرەنجامەکانی ڕێگەکە بڵێ درەختەکە بەکارێنێ حتمما بەکارن وای لێ دەسێکی گەشەکردنی درەختەکە کەمە بێتەوە ناڕێکێک دروستەکە بۆیە ئەبێتە لە ناوبردننی درەختەکەیە گەشەکەی زۆر زۆر خاوەکان وەک لە سەرەتاوتە مەسەن هەڵپاچین ئامانجەکەی لەوەی یەکە هاندانی گەشەکردن دووش هاوسەنگی دروستکردنی گەڵا و گوڵ و بەر
کەینە بێ بۆ ئەو درەختە بەردارەکانش مەسەلەن ئەو بەرەی کە دروستە بێت کوالیتێکی باش بێ و بە شێوەیەکی یەکسان لەسەر درەختەکە دروست بێ کە ئەو بێ یعنی سێکی لە هەندێک دار و درەختە بێ سێکی درەختەکە بەلاریە کەوتووە ئەمە سێکی لقێک هەندێک لق لە زیاتر لێک بڕاوەک لە لایەکی تر ئەمە وای لێ کەسێک کوالیتی ئەو بەرەش کە دروستە بێ لە ڕووی چەنێتی و چۆندێتی وەک پێویست نابێت. کەواتە ئەچینەوە سەر پرسیارێکی ڕئیسی تر کە ئەم پرۆسەی هەڵپاچینە کاریگەری چیە بێ بۆ درەختەکانی بۆ چمە بەستێک زۆر گرنگە باس لەوە کرد کاکرێ هەنێک جار کواڵەتی بەربوومەکەی فەرقی هەیە چیترە گۆڕێت ناڵێم ئەکەوتم چۆنێت کوالیتی چەنێتی و چۆنێتی بۆ نمونە قەبارەی بەرهەمەکان گەورەترە تامی خۆشترە کە هیم بێ بۆیە بەڵام لە هەندێک حاڵەت ئەگەر بەناڕێکی بێسەیەکەی قەبارەکانیان بچووکە و تامەکەشی وەنێ کە ئەی خەیتە بازارەوە ئەو ڕەغبەت و خواستەی لەسەر ئەمە بەنسبەت بەردارەکانەوە ئەوانی کە بۆ درەختی زینەیان هەر درەختێکن بۆ ئەوەی کە مەساحەی سەوزیمان زیاتر بێ و ماوەی سەوزایمان هەبێ ئەمانە چۆن هەڵپاچین کاریگەری ئەبێ لەسەر باشمانەوە ژینگە دۆستان وەکو ئەوانەی کە لە بواری کشتتوکاڵش کار دەکەن هەمیشە درەختمان لەسەرەوە کردوێتەوە زیادکردنی ڕێژەی سەوزایی ڕێژەیەتر کە درەخت و هەموو ئەگرێکە ئەمتم درەختێکتەوێت بە شێوەیەکی نازانستی هەڵپاچینی بۆ بکەی ئەبێتە هۆی ئەوەی ڕێژەی سەوزایەکە کەمە بێتەوە لە هەندێک حاڵەتە بێتەوەی لە ناوبردننی درەختەکە بەڵام ئەگەر بۆ درەختە جوانکاریەکان بێ سێکی شێواز و شەیپێکی زۆر جوانی ئەداتێ دەستەگری بە باڵا و شەیپی ئەو شێوازە مەسەن لە هەندێک درەختی بینی سێکی شێوازێکی هەڕەمی یاوە یا شێوازێکی کوپی ئەیتێ یا ملسەن لە هەندێک وڵاتە پێشکەوتەکان سێکی ناوی لێ دروستەکرێ شەیپی لێ دروستەکرێ ڕسمی لێ دروستەکرێ بۆ لەبەرەوەی بە شێوەیەکی زانستی و سیمایەکی جوانشە بەخشێتە دەوروبەری. زۆر باشە سازان خان ڕەنگە ئێمە زۆرێک لە درەختی سەرشەقامەکان یاخود ئەوانی کە بە پرۆژەی گەورە ئەڕوێنرن بینی بێزمان کە بە دوای ماوەیەک وشکە بن هەندێکیان و هەندێک جارە وترێکە پەیوەندیان بە ئاو نەدانەوە هەندێک جاریش بە خزمەتکردنی وەکو هەڵپاچین بە نمونە ئەمە ئەوەی ئێوە تێبینیتان کردو وەکو ژینگە دۆستێک وەکو کەسێکی پسپۆر لە بوارەکەیە چەندێک لە وشکبوونی ئەو دارانی کە جاری وا هەبوو لە مەشروعێکا ڕێکخراوێک لایەنێک کەسانێکە ساون بە چاندنی نەمام درەختیان ڕواندووە چەندێکیان پەیوەندیان بەوە هەبوو کە ئاوا بە نازانستی مامەڵیان لەگەڵا کراوە خۆی ئەگەر وشک بووبێتن هەر وشک بێت طبعاً وشکبوونەوە هۆکاری زۆر زۆرە یعنی یەکی لەوانە بێئاویە خزمەت نەکردنی دروستیان لە هەندێک حاڵەت نەخۆشی و هەندێک مێروو لێ ئەدان بڵێ هۆکارەکان زۆرە بەڵام بەداخەوە لە هەندێک پرۆژەی زەخمە مەسەلەن هەڵمەتی چاندنی درەختەکانەکەن هەر هەڵمەتەکە ڕۆکەکە بڵێ درەختەکە ئەڕوێنن و متابعەکردنی نییە تۆ وەکو مناڵێکی ساوێرکە وایە لە ژینگێکەوە ئەبێ بۆ ژینگێکی کە تا ماوێت خزمەتی بکە مەسەلەن لە ئاودان لە پێداری هەنێ توخمە خۆراکی بۆ ئیزافەکە چ کیمیایی بێت چ ئاژەڵی بێ بەردەوام ئای بۆ بکەی بەپێی ئەو درەختە و پێداویستەکەی و بەپێی وەرزەکەشی چەنێ ئای پێویستە تا خۆی ئەگرێت کە خۆی گرت پێویست نایێت کە خۆی گرت بەس کردداری هەڵپاچینی و ئەوانەی بە شێوەیەکی زانستی بۆ بکەیت درەختەکە لە ناو ناچێ وشک نابێت. زۆر باشە سازان خان سپاس بۆ زانیارانی کە بە من و بەبینەرەکانیشمانە بەخشی سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ سازان فتحی شەریف ماستەر لە کشتتوکاڵ خاوەنی ماستەر لە کشتتوکاڵ و چالاکانی ژینگە کە لە ستۆدیۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانمان بوو. بابەتێکی دیکە هەیە کە ئەمەیان پەیوەندی بۆ هەیە کە زۆری نەمان ڕەنگە پێی گۆشکرابیت ئەویش بابەتی بێشکە و لانکە لە ناوچەی سلێمانیدا زۆرتر بێشکەی پێدەوترێ گەنجێک دوای ئەوەی کە لەگەڵ خێزانەکەی یاخود لە ناو خێزانەکەی ئەم پیشەیە هەیە و ساڵانێکی زۆر تێدەپەڕێت و باوکی دوور لە کارەکە دەکەوێتەوە و فێر بووە لە تەمەنێکی کەم و فێری دارتاشی و بە تایبەتی دروستکردنی لانکە و بێشکە بووە ئەو ئێستا و هەتا ئێستاش کە تەمەنی 18 ساڵە بەردەوامە لەسەرەوەی کە باوکی ناتوانێت کارەکە بکە بەڵام ئەم بەردەوامە و درێژەی پێدەدا و ئەژڵێت کە سەلیقە و وردەکارێکی زۆر ڕووی دارتاشیەوە لەم ئیشەوە فێرون با چیرۆکی و گەنجە ببینین و بزانین چۆن فێر بوو چۆن تا ئێسام کاری خۆی پاراستەوە و چی لەو ڕێگەیەوە فێر بووە بفەرموو.
ناوی من احسان محسنه تمنم 18 ساله اصل بر دست بو بخور فیر و مدرس کردن لانکا بو پیرمه افشوله کری مجلیال گرتی نوکاس الحمدلله بتونه درس دکم لانکا آخر باز از وشولیت کم از که کسی وشولی نکرد و لونکید من بر بلاون اهم شورش کردستانه الدوب که سلیمانی هفلیر زاخو همه طلبه لانکو متکنش بری شولی لانکو هر کسی که دستی هبید یان جوانکاری یک بیشتر صداری از بود کم الحمدلله نوکاش لخو قالك راضي ما از قالك تدشى رازم والحمدلله قال خير جو بمتدو واس حتى حد كشم مولو خو بيرف بام بس مخابني ما افشولا يبرف نمونه وچي چكو جو اكرتني است تدشول دكم ئەبێت چیرۆکە هەواڵی ئەم شەوەی فێرکرد بێتین کە گرنگی پێدان و بەهای شتەکان پاراستنیان بە شێوازە جیاوازەکان چەند گرنگە. ئەمە چیرۆکە هەواڵی ئەم شەو بوو. سپاس کە بینەرمان بوون. ئاسوودە.